مەڵبەندی سۆرانی کۆمەڵی ئیسلامی کوردستان پێشوازی کرد لە شێخ عیرفان عەبدولعەزیز ڕابەری گشتی بزوتنەوەی ئیسلامی لە دانیشتنێکدا باز لە پەیوەندی نێوان هەردوو لاکرا و هەروەها یەکەڵوێستی لە ئیسلامیەکانی هەرێمی کوردستان باسی لێوەکرایەوە بە پێویستی ژزاندا هەوڵەکان لەو بوارەدا زیاتر بکرێن و جیاوازیەکانیش لە پێناوی ڕێگەی حەق و ڕاستیدا وەلا بنرێن. لە کۆبوونەوەی نێوان مەڵبەندی سۆرانی کۆمەڵ و ڕابەری گشتی بزوتنەوەی ئیسلامیدا جەخت لەوە کرایەوە کە برایەتی لایەنە ئیسلامیەکان واجبێکی شەرعی و پێویستە بۆ توند و تۆڵکردنی کاری زیاتری لەسەر بکرێت.